کەمتر هۆگر و شەیدایەکی هونەر و مۆسیقەی کوردی هەیە کە لانی کەم جارێک ناو و دەنگی بەرگوێ نەکەوت بێ و کاتێکی ئەویندارانەی لەگەڵ بەرهەمەکانی تێپەڕ نەکردبێ. سەرهەڵدانی لە پەنتەی هونەری کوردی هاوکاتە لەگەڵ هاتنە ئارای چەندین گۆڕانکاری لە بواری هونەری کوردیدا. هەڵسوکەوتی ژیرانەی ئەم مامۆستایە لەم بوارەدا کە هەم پابەندی تازەگەری بووە و هەم نەریتی پاراستووە بۆتە هۆکارێک کە بەرهەمە کەم و پوختەکانی سنوورەکان ببڕێ و هەموو تامەزرۆیانی هونەر سەرسام بکات. قادر سەیاحی ئەستێرەی پڕشنگداری هونەر و مۆسیقای کوردی کە بۆ هەمیشە شوێن پەنجەی لەسەر هونەری کوردی بە هەرمان دەمێنێتەوە، کوڕی سەید محەددین سەیاحیە و ساڵی 1320 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بووە. مامۆستا سەیاحی خوێندنی سەرەتایی لە شاری مەهاباد دەست پێ کرد و تا وەرگرتنی دیپلۆم لەم شارە درێژەی بە خوێندندا ناوبراو پێش دەستپێکی شۆڕشی گەلانی ئێران وەک ڕێبەری ئۆرکێسترای ئەرتەش دامەزرا و لەوێدا بۆ ماوەی 6 مانگ بۆ بینینی دەورەی مۆسیقایی سەردانی باکووی وڵاتی ئازەربایجانی کرد. مامۆستا سەیاحی ساڵی 1368 تا کۆتاییەکانی ساڵی 1379 لە بەشی مۆسیقای ناوەندی سەلاحەددینی ئورمیا چالاکیەکانی خۆی درێژە پێدا. لەوێدا لەگەڵ هونەرمەندانێک وەک ئەحمەد لاوە و عەلی زەندی چەندین بەرهەمیان تۆمار کرد. بەهۆی زانیاری زۆر لە مۆسیقادا محەممەد حوسێن بەرزین ڕێبەری ئۆرکێسترای ناوەندی سەلاحەددینی ئورمیا قادری سەیاحی بە قوتابخانەی مۆسیقا ناو دەبرد. مامۆستا قادر سەیاحی ئاوازدانەری دەیان گۆرانی بووە کە شێعر و مێلۆدی و کوتنەکەی هی خۆی بووە، وەک تۆی نازەنینم، گوڵی مەهابادی، هەر تۆی قسەی ئیشقم و چەندین بەرهەمی تر. کەسانی شارەزای مۆسیقا قادر سەیاحی وەک مەکتەبێک و قوتابخانەیەک لە سازە بادیەکان دەناسن و دەڵێن مامۆستا سەیاحی یەکەم ژەنیاری کورد بووە کە توانیوێتی کلارینێت و ساکسیفۆن بە شێوەیەکی زانستی بژەنێ. مامۆستا لە ماوەی ژیانی لە شارەکانی مەهاباد، ئورمیا، خۆی و چەندین شاری دیکە ژیاوە. بەداخەوە ناوبراو بەهۆی جەڵتەی دڵەوە لە شاری خۆی کۆچی دوایی کرد و هۆگرانی تاسەبار کرد. جێگەی ئاماژەیە تا ئێستا بە وردی و بەڕێکوپێکی شیکاری بەرهەمەکان و ژیانی مامۆستا سەیاحی نەکراوە و نرخی خۆی نەدراوەتێ. هەڵدەگرێ ئاوڕێکی جددی و زانستی لەم هونەرمەندە بدرێتەوە و ئەم چرادرەوشاوە و ئەم تیشک و ڕووناکیانەی بە بایەخی تەمەنی خۆی دایگرساندووە لە تاریکی و دامرکان ڕزگار بکرێن و پەرەگرتوو بن. سەیاحی بە باوەشێک ئارەزوو و ئاوات و کۆڵەبارێک خزمەت لە باوەشی مەهابادی دایکدا ئارامی گرت و کاروانی خەباتی خزمەت و حەول و تێکۆشانی سەربەرزانە ڕادەستی وەچەی نوێ کرد، گیانی ئارامتر و یادی هەرمان. دوێنەکانە بەداخەوە مامۆستای دەنگخۆشی گەلەکەمان مامۆستا عەبدولقادری سەیاحی لە شاری خۆیە فەوتی کرد و ڕەحمەتی خودای بەجێهێنا. زۆر مەمنونی ئەو کەسانەی کە زەحمەتیان کێشاوە کە مەخسووسەن مامۆستا سەید نوحی عنایەتی مامۆستا نەبەس زۆری زەحمەت کێشاوە لێ ڕائامبوڵانسی ناردوو لە مەهابادە ڕائامبوڵانسی ناردوو بۆ خۆیە جنازەکەیان تەحویل وەرگرتوێتەوە کە لێرە لە قەتعەی هونەرمەندان بینێژن. زۆر بەداخەوەم هەرچەند مامۆستا سەیاحی شکر لە تەمەنێکی باشدا ژیاوە لە تای ژیانیدا بەرهەمگەلێکی زۆر بە نرخ و بە باشی خوڵقاند و پیا بە عمرێکی پڕباری بووە. هەرچەند ئەم 15-20 ساڵی دوایی هەندێک بەهۆی شەرایەتی و ئیمکانات و یا جێوێکە هەیە کەمتر بەرهەمیمان لە دەرەوە دی، بەڵام ئەو بەرهەمانی کە زووتر کردوێتی بەڕاستی تەواوی بەرهەمەگەلێکی جاویدانن. سپاسی هەموو ئازانە دەکەین کە لەو ڕێدا ماندوور بوون، بە تایبەت هەواڵنێران، بە تایبەت هاژەی خۆشەویست کاک سەید نوح بێنەهایەت هەر نەخەوتۆ لە دۆنشەوە بە دواداچوونی ئەوەی بووە وە سپاسێکی بێنەهایەت لە بنەماڵەی بە ڕێزیان کە ئەو ئیزنەیاندا
کە هیچیان تەرمیە و بەڕێزە بگەڕێتەوە زێد و خاک و وڵاتی خۆی. بابی من متاسفانە هەر لە غەریبایەتی مرد، هەر لە غەریبایەتی ژیا، هەر لە غەریبایەتی زندگی کرد. تەوسیەم ئەوەیە، سفارشم ئەوەیە کە قەدری هونەرمەندان و قەدری ئەوانەی کە دەیناسن و ئەوانەی کە خۆشتان دەوێ بزانن لێی بپرسن. فقط بابی منە بوو هونەرمەندی کولی کوردستانە. قوربانی لاقم زۆر زەحمەت کێشایە، زۆر مەمنونم. سەیدانە برام نەیانتوانی شرکەتێ بکەسن لە خارج ئەس کشورە. قوربانی بووم زۆر زەحمەت کێشایە، لە هەمووتان مەمنونم. پێشدا سەرخۆشی پرسەی خۆم بە خەڵکی ماباتی و بنەماڵەی جەنابی سەیاحی ڕادەگەێنم و جێی خۆیەتی پڕ بە دڵسپاسی ماڵ و منداڵی سێنوو عنایەت بکەم، چونکە شێوە سعادێکی من ئاگادارم بەڕاستی زەحمەتی وی نەبایە بە هیچ جور قادی سیاحی نەدەهاتەوێرە بۆ ناشتنی. زۆر کەس لەسەر خوانی هونەری مامۆستا سەیاحی بوون بە گۆرانی بێژ بەڕاستی لەسەر خوانی گۆرانیەکانی ئەو و من پێم وابێ مامۆستا سەیاحی کەسێکی زۆر زۆر جیاواز بوو لە تایە هونەرمەندانەی کە لە ناوچەی دەڤەری مکریان کاریان کردو. سەرخۆشی خۆم ئاراستەی سەرجەم خەڵکی کوردستان و هۆگرانی موسیقای کوردیەکەم بۆ لە دەستانی ئەو هونەرمەندە عەزیزە. مامۆستا قادری سەیاحی دەتوانین بڵێن یەکێکە لە ئاهەنگسازە بە تواناکانی نەتەوەی کورد کە ژەنیارێکی بە توانای سازی ئەمێری کلارینەتیشە. یەکێک لە دەگمەن کەسانێکە کە هاوکات کە کلارینەتی دەژەنی لە دوای کۆتایی هاتنی کلارینەتەکەی دەچووە سەر گۆرانیکردنەکەی و زۆر بە تواناییەوە زۆر بە هەستەوە گۆرانیەکانی دەکوت. خەسارێکی زۆر گەورە بوو بۆ دنیای موسیقای کوردی، یەکجار گەورە، بەڵام بەداخەوە وەک هەمیشە هونەرمەندانی هەڵوەدای ئێمە ئەوەندە لە ماوەی ژینیاندا تووشی چەرمەسەری و قشقەرە و ئەولا دەبن کەس نازانێت ژیانیان و نەهایەت عاقیبەتیان بە چۆ دەگا و چۆ ناوچۆن و لە چۆ وەڵامی معبودی خۆیان دەدەنەوە و ئەمری خوددا بەجێدێنن. ئاهەنگسازێکی زۆر بەتوانە بووە، تەنزیم کنندەیەکی زۆر بەتوانە بووە و لە پاڵ ئەوەش دەنگێکی زۆر تایبەتی بووە. لەو دەنگە پرسۆز و بلاوێن و کە لە ناخ دەردێ لە ناخ خۆی عشقێکی ومبووی هەبوو بۆ عشقی چەند گۆرانیشی هەیە و هەتا خوێندوویەتی بەو فایلی دانیشتانەی کە هەمانەوە بەدەن کەشمانە خۆی دەڵێ هەمیشە خەمێکی ئەو جێگایەیە ئەو کەسەم دەدڵدایە. لە کاتێک کە سروشت وەک بەهەشت خەمڵیوە و چاوەڕێی چریکەی بولبولانە بەداخ و کەسەرێکی زۆرەوە لە ڕێکەوتی 28 خاکە لێوەی ساڵی 1401 هەتاوی کە هێشتا کوردستان بە دەنگی دڵبلاوێن و ئاهەنگە هەرمانەکانی دڵخۆش و سەرمەست بوو. گۆرانیە بە نرخەکانی ڕازێنەرەوەی کۆڕی مۆسیقای هەموو بنەماڵەکانی کووردە بەداخەوە بارگەی تێکەوە پێچا کۆچی کرد بە یەکجاری و بۆ هەمیشە لەگەڵ کاروانی هونەری مۆسیقای ڕەسەنی کورد وەک ڕێبوارێکی بەهەشتی گەڕاوە بۆ ماڵی ئەبەدی خۆی. ئینسانێکی زۆر قسە خۆش بە قەولی کاک منافی کەم قسە بوو وەلی وەختی قسەی دەکرد سەراسەر بە ئیستیلا مەحەبەت و سەراسەر خۆشەویستی تێدا بوو. لەو ساڵانەی ئاخریدا بەهۆی زۆر نەخۆشی ئەولاو و لەدەستدانی هەستی جۆلێبوون و ئەوانە زەجری کێشا دەگەڵ ئەوەی کە پێی خۆش بوو دەگەڵ سازەکەی بژی عاشقانە بژی وەک ئاهەنگەکانی بەڵام بەداخەوەی دی
ئەو گیر و گرفتانەی ڕۆژگار مۆڵەتی وەی نەدا و هەردووی خستەوە لە دەوروبەرەکانی لە دۆستانی لە ئازیزانی لەوانەی کە چالاکون لەو بوارانەدا دەنا زۆر زیاتر لەوەی جێگای خۆی بوو کە مامۆستا سەیاحی بتوانێت بەروبوو بەرهەمی خۆی پێشکەش بە ئارشیوی هونەرمەندان و ئارشیوی مۆسیقای کوردی بکات. هەر یەک دانە بەرهەمی بەسە بۆی کە ئەو ئینسانە بۆ ئەبد بێڵێتەوە و هێشتوێتەوە تا ئێسێ و من پێم وابێ جێگە و پێگەی مامۆستا سەیاحی جێگەیەکی تایبەتە. گلەی دەکردی گوت بۆ تا زمانێک من سەری حاڵ بووم دەنگم خۆش بوو گۆرانیم دەگوت بۆ خەڵکەی بۆ خەڵک بە دەورەمە بوو بۆ ئێستا کەس لێم ناپرسێ بەڵام بەداخەوە بەشی هونەر و هونەرمەندان هەر ئەوەیە. خیلی آخر تنها بود من از همت میگنمندم از همت این هنرمند به این بزرگی چرا نیومده چرا سراغش نگرفته چرا تنها بود او خدای که تنیا و بس که حوجینیه و بینیاز لکس نزاو خدا و نزاو خدا نهاو تایه اولاد سبس روح الشاد روح المينوي بخير بيه وبوزيد أكاد تأكد الخشيس بخير بيه لە نزیکەوە بە خزمەتی نەگەیشتم بەڵام لە منداڵیەوە گوێم بە دەنگی ئەو ئینسانە و بە هونەری ئەو ئینسانە و بە گۆرانی ئەو ئینسانە گوێ من ئاخنراوە بە گۆرانی ئەوفەرە و من ئەوە دووەم جارمە بۆ مەهاباد دێم بۆ سەردانی مەهاباد یەکیان ڕۆژێک بۆ کە مەرحومی مامۆستا مەملێ فەوتی کردو یەکیان ئەم جارە بۆ کە مامۆستا سەیاحی بۆ چون بەتایبەت مامۆستا سەیاحی کەسێک بۆ کە من پێم وابێ هەر کەس لازمە و ئەرچی سەرشانیەتی ئەو ئینسانە ڕێزی بۆ دانێەوە ڕێزی بۆ بگرێت. هونەرمەندێکی بەتوانە بوو لە نەوازندەجیدا لە ئاهەنگسازیدا لە خوانندەگیدا لە تەنزیمی ئاهەنگدا ئەوە زەربەیەک بوو بەڕاستی ئەمن هەتا ئەو قەدەرەی کە لەو نزیکانەش مرەتەب تەماسم لەگەڵی هەبوو وەلی بەداخەوە دوایە کە گوێی گران ببوو ئەمە هەر بە ئسمس تەماسمان دەگرت وەلی لەو ئاخریانەدا هیچ خەبەری نەبوو ئەمن ئەحساسم کرد کە دیارە وەزعی ناجۆرتر بووە بتم ڕەمەزان خەلاص بێ بچم سەرێکی لە خۆی لێ بدەم کە قسمەت نەبوو. درمانیه می کچی من باد پرسته درمانیه می کچی من باد پرسته می خانه همو خوات و پیمان بدستم میخانه همو خوات و پیمان و دستم هیوادارم کە جیلی نوێ بتوانن ڕێگای ئەو هونەرمەندە مەزنە درێژە بدەن و بتوانن کەمێک لە ئاسارەکەی نۆژەنی کردنەوە یا بە جیلی نوێ دیسان بناسێنەوە و نەهێڵن ئەو ئاسارە ئەرزشمەندە لە نێو بچێت و لە بیری خەڵک بچێتەوە. توی عشقم بیاری دو جهت والله من